بەشێک لە ژنانی شاری سلەیمانی نمایشێکی بە کۆمەڵی لێخوڕینی ئۆتۆمبیلیان ئەنجامدا دژ بە بڵاوکردنەوەی بەرگی کتێبێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تێیدا لێخوڕینی ئۆتۆمبیل بۆ ژنان بە ناوی بەڵگەی شریعەتی ئیسلامیەوە قەدەغە دەکات. ئێمە هەڵمەتەکەمان ناوی شەقامەکان بە ئێمە ژنانەوە جوانن لەبەرەوەی دەنگۆیەکمان بیست بوو کە گوایە بە ناوی شریعەتی ئیسلامیەوە شتێک بڵاوەکەنەوانێ کە لە شریعەتی ئیسلامیان ڕێگە بە شۆفێریکردنی ژنان نەدراوە هەرچەنە لە ڕووی ئیسلامیەوانێ چەند مەلایە قسەیان بۆ کردین و یەکێتی زانایانیش فتوای بە درۆخستنەوەی ئەو دەنگۆیانە یاوە. بەشێک لە خانمان لەو نمایشەدا بەجلی کوردیەوە ئۆتۆمبیلیان لێدەخوڕی. ئێمە بە تایبەتی لە شاری سلێمانی بە تایبەتی ژنانی ئەم ناوچەیە قبولی ئەوە ناکەن تەنانەت تەرجەمەیەکی ناشرینیش بێنێتە ناو شارەکەەوە و قبولی فکری داعشیش لە لای ئێمە قبول ناکرێت. بەشێکیش لە خانمان وەک کاردانەوە و پیشاندانی توانای ژنان ئۆتۆمبیلی گشتی وەک تاکسی لۆریان لێدەخوڕی کە زۆر کات ئەم جۆرە ئۆتۆمبیلانە لەلایەن پیاوانەوە لێدەخوڕێت. زۆر جار لە دوور و لە نزیکەوە ئەبیستمەڵێن ژنان لە لۆریە ترسن و ترسنۆکم لەسەر شەقامەکان ناتوان بڕۆن بۆ ئەوەی بیسەلمێنم کە ژنان و پیاوان یەکسانن لە تواناکانیان. پۆلیسی هاتوچۆش بۆ پاراستنی نمایشەکە لە پێشی کاروانی ئۆتۆمبیلی خانمانەوە دەڕۆیشتن ئەوان نایشارنەوە کە خانمان زیاتر پابندی یاساکانی هاتوچۆن و سەرپێچیان کەمترە. ئێمە وەکو سەیرەکەین ینی چەند وەختە ئافرەت لە سەر شەقامەکان شۆفێری ئەکات سەرپێچی کەمترە سەرپێچی کەمترە وەک لە پیاو. نمایشەکە لە شەقامە سەرەکیەکانی ناو شاری سلەیمانی و دەوروبەری شارەکە ئەنجامدرا دژ بە بڵاوبوونەوەی بەرگی کتێبێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تا ئێستا دیار نییە چۆن و لەکوێ بڵاو کراوەتەوە و بە تیراژی چەنددا بەپێی بەرگەکەی بێت لە بنەڕەتدا ئەم کتێبە لە وڵاتی سعودیە دەرچووە کە لێخوڕینی ئۆتۆمبیل لە وڵاتە بەپێی یاسای ئەو وڵاتە قەدەغە کراوە بەڵام دوای بڵاوبوونەوەی بەرگی کتێبەکە بە وەردگێڕاوی زمانی کوردی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا بە تایبەت لەلایەن خانمانەوە. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.